بگمان سنوری پارێزگا دوی که گەلێک دەڤرین چایلێنە لە زاخۆ بگرە لە ئامێدگە بگرە لە ئاکرێ بگرە بەشێکە شێخان بگرە ئیدی هەموو دەڤرین چاینان بزان بین پرۆسێسا دابەشکردنا نەفتەی چاپڕێ بچیت برێس محسن تەها ئەو ڕێبەبەرێ نەفت و گازا دهۆکێ لە دهۆکێت گەرمە کای محسن دەماتە باش بە کەواتە قوناغایەکە خلاص بوویە مانە وە دەست قوناغا دوی کردیە ئەف دەمە باشتر کاک هەکار سپاس بۆە و سلااوڕێز بۆ بینەرت کوردستان 24 قویناغایەکێ یا دەبەشکردە نەفتا سپی دەبێت جایی و دەوروبەرە و سنتەرە بێژین ئاکرێ و بەردەرەشێ یەبدومایی هاتی چەند هزار خێزانێکی ماینە لە سنتەرێ قەزا دهۆکێ یا ناوەندە دهۆکێ و هەروەسا لە سنتەرە قەزا ناوەندە زاخۆ و سێمبێلێ پرۆسا دابەشکردن لێرە بەردەوامە بەس گەرا دوێ یاکو نەفتە سپیە یا حکومەتە فیدرال دابین کردی ئەبرۆ جارێکە دیل دەبێت جیایی مەدەست پێ کرد تایبەت سنتەرە قەزا باتیفا وەکو ئاماژە پێکردی هەروەسا ناحیا بێگۆڤە و ناحیا کانیماسیە سوبە ئەی نییە بەس ڕۆژە شەمبیە پلانی دایە و ئامادەکاریەت باشت هاتینکردن و سنتەرە قەزا ینی ناحیا شێلادزێ و ئەترۆشێ و دینارتێ و هەروەسا مانگێشکێ لوانجا هەمیە دابەشکردە نەفتە سپی دەست پێ بکرد کەواتە نەفت بەردەستە ئەیدی و بڤی بهای دێتە دابەشکردن ینی 100 لیتر 25,000 دیناران کاک هەکار نەفت برێت باش بەردەستن و برێت باشش برێڤەنە ڕۆژانەوێت گەهەن گۆرەی پلانی بهای وێژ هاوڵاتی بەردەرەمالێ 25,000 دینارە دت بزایدن ئەو خەرجیت کوش ژێدەری هەتا گەهەت کۆگەهێت گەهەت بەردەرەمالێت خەلکێ 5,000 دینارە ینی هەمی پێک بە بۆ 100 لیترات بت 3,000 دینار بله و کاک مەسەن ینی بەغدا ڕێژە دهۆک ینی وەکە پێدی وەکە خۆ بۆ فرێتکەت گەلو کاک ئەس نزانم مەبەستە جەنابەتە ئەگەر وەکو ینی ئەو نەفتە دهۆکێ پێویستە ئەو ماڵبەتێ نەوە دهۆکێک و ئاهێن خواردنێ بێگومان بیتاقا نەفتە هەیە ینی بقەدەر وێ نەفتە وێ ڕێژێک وا پێدویە سەر خەڵکی دابەشکەن بەغدا بۆ دهنێریت کاکەکار ئەوێ قویناغایەکێ وەزارەتە نەفتە عێراقی 5 ملیۆن لیترێت مەزاختین بۆ پارێزگای هەرێمێ وی برێها 5 ملیۆنی 7 ملیۆن و 900 هزار پشکە پارێزگەها دهۆکێ و ئیدارە سەربەخوازا خۆنە وش بەر هەندێژێ ئەم هاتین هەماهەنگیل گەل پارێزگارە دهۆکێ و ئیدارە سەربەخوازاخ و ڕێبەرێ نەفت و کانزا چونکی تێرە هەمی دەبێت جیایی نەتکرا برێها 7 ملیۆن 900 هزار تنێ تێرە 39,500 خێزانات کرد مەل دەبێت جیایی 70,000 خێزانێت هەین ji ber hin dem hatin me dabeş kir yanî wekû dadperweriyek çêbit bu her xêzanekê 100 litran bidîne da hemî xêzan jê sûdmend bibin. Belê kewata her ev 100 litre ne gel û tu zanî jê eger zivistan zêdetir veke şaîdî wekû pêdivî jî nav buha hat yanî mumkîn e 100 litrên din jî bidene xelkê? Ne ev qonaxayekî ye. القوناغا دوی اگر بریکی دیتره هات مزاختن و موگو هست و اینا پارزگاه ها دوی که ویدر سر بخوازا خو بگومان ده بری دیتره جنده باش کرن با بگو به هشتزیه و دست پیک وارز زفستانش نیا دست پیکری سارمایوان هیوی دارین برید زیدتر بین مزاختن و همش بشن دابشین سر خلکی دا و خدمت هم بکینو دا افصاله بشن یعنی نفت ارزان و کوالیتا پاکش ورگرن و جه سودمند ببن. ولی تا بحث قناغای کم کرد که حتی ناجی نوسانتری باجار دوی که هموان ورنگرد نکه. و تا گلو او کسی قناغای که ورنگرد کرد. شاید قناغای که دوی پیک ورگری نفته؟ نه کار نه هر ولی از حس که ماز رون کردن که بشه که زیاده تر بدم. اوت سنتر زاخو سنتر قضا هاتی دابش کردن و بهای 100,000 دیناره اما نفت کردی تره و حکومت هرم کردستان و دابین کردی و بهایش پال پشتی کردی یعنی بلا مجبور نکین ب 100,000 اما
کوپون دوان جدانه یعنی کوپون دبرت جایی ابد وگا ولت دابش کرنو ابد وگا ول سنتره مثلا قضا دهو که آن یازاخو تی دابش کرن دو کوپون جدانه حوالاتی نشد دهو که بچ تلویره ورگرد دبرت جایی ورگرد او حوالاتی دبرت جاییش نشد بتل دهو که کوپون خبین تلویره ورگرد یعنی هر یک بتل جای خبر گرد بله که آتا بوان سات لیتران کوبونه که دی دایا حولات کن و اف پروسیسا و چند بکشید که مثلا یعنی تقدیرا چند روزا کریه که بردام بیده دیب تمامی نظر داداش کرد که هکارم یعنی اگر ابر ویرنگی بین ابر بگابت تنش حکومت فدرال اگر ویرنگی بین از لوی بارمت ما 25 روزا دا هم دبرت جای همیا دوماینین بله برس محسن طاهر و بره نفط و غازل دوکه کل دوکه دیگر ما بگل اسپاس کای مثلا